یارانە کوردەوار وەختتان وەخەیر. ئێمە پێشەکیەک ئێرائەدەین لە مانیفێستی کوردیەت. مانیفێست مەتنێکە کە ڕوو بە خەڵک یا یاران ئەنووسرێت لەبەرەوەی یاران بەکاری بێنن. تۆ لە هەر کوێیەکە کە ئەوێنی مانیفێستێک مەوجودە مخاتەب مردمن، مخاتەب یارانن، لەبەر ئەوەی کە مەتنێکە کە دەبێت یاران بەکاری بێنن. بۆیە مثال و بارزترین نوع مانیفێست کە بەگوێی ئێمە ئاشناس مانیفێستی حیزبی کۆمۆنیستی کارل مارکس و ئەنگێلسە. لەوێ کارل مارکس مخاتەبێک هەڵئەبژێرێت بە ناوم مەردەم. ئەو بەشە کە ئەو بە ناوی مردم هەڵی ئەبژێرێت پرۆلەتەرە. دەرنەتیجە وەختێ پرۆلەتەر بەرزۆ ئەکاتەوە گەرەکیسی پرۆلەتەر وەکو مردمێک کە مەبەستی ئازادی هەست دەبێت ئەم کارانە ئەنجام بدات و لە ڕێگەی ئەم مەتنە بڕوا بڕێوە تا بەو کارە بکە. پس لەگرام مانیفێست بەرامبەرەکەی و مخاتەبەکەی مردمە. سەرەتا من مەسائلێک مەترەحکەم. زمانە ئێمە و ئەو زمانەی کە ئێستا قسەی پێەکەین پڕە لە هەندێک چمکی تازەی متەئەخر کە بەنەوعێک ئەو کارکردە مەفهومی و معنایەی نییە کە ئێمە وەکو ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بەکاری ئەوەین. مەسەڵەن مثالێک بدەم لە کەلەمەیە مەردم. ژە ئاوی پەی خەڵوەتێ بدیاوم و بێخەم، سیواوی تۆ دیاوم کەس نەدیاوم وەچەم. ئای بۆ خەڵوەتێک تۆم بدیایە بێخەم، سیوای تۆم بدیایە و کەسم بەچاو نەدیایە. دڵ پەی دیدەنیت کام خەڵوەت سازۆ، دڵ بۆ دیدەنیە تۆ کام خەڵوەت دروستکە. تۆی دیدەیشم بۆ مردم نەمازۆ، بتخەمە ناوە چاوم بیلبیلەی چاوم نایەڵێ. بۆ ئێژم بیلبیلە لەبەر خاتری ئەوەی فاسۆمیەکان پێژن بیلبیلە. مردم لەگرا بیلبیلەس. مردم یعنی ئینعکاسە تەسویرێکی تر لە ناو چاوە توە، ئەوەی بەرامبەرت کە ئەیوێنی. بۆیە ئێمە پێژین مردم. ئەم مەفهومە مردمە بە معنای فۆڵک، بە معنای پیپڵ لە زمانە لاتینەکانە کاربوردێکی تری هەست و داستانێکی تر تاقیبەکە. ئەمما ئەو زمانەی کە ئێمە قسەی پێەکەین ئیمڕۆ مەسموم کریاگە بە مەفاهیمێک کە لە دنیای غەرب و هاوریاگە بەکار بریاگە و لەسەر مقاسد و ویستە جیاواز کریاگە سەناوە مێشکە ئینسانە کوردی. و ئینسانە کوردی ئەمانە تکرار ئەکاتۆ و هۆ سەبەبەکەی ئەبێت بەم وەزعیەتەی کە ئێمە واینتە. ئێمەش بۆ خاتری ئەوەی کە کەرەستەی دەستمان و کەرەستەیە کە بتوانین ئەم خەڵکە بانگ بکەین بۆ شەڕ، بۆ ڕاپەڕین زمانە. بزانن یەکێک لە تایبەتمەندیەکانە ئومەتە کوردی، یەکێک لە تایبەتمەندیەکانە ئومەتە کوردی کە خەڵک کە سرنجەی پێنادرێت سێ ئەمرە. یەکێ هەڵپەڕکە، دوو بازی یاری گەمەکردن، سێ شەڕ. ئەم سێشتە لە کووردا کۆلێکتیڤە، یعنی جەمعیە. بزانن لە تەواوە کولتورە کۆنەکانە
و جیهان بینیە کۆنەکانە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بەتایبەتی تر لە ئوروپای قڕونە وستایشە بازیکردن یاریکردن وە گەمەکردن شتێکی بێخودە، شتێکە کە بە عەرەبی پێژن لەهو و لەعب. لەهو و لەعب شتێکی زۆر بێخودە و شتێکی زۆر سووکە. بەڵام ئینسانە کوردی ئەنوا و ئەقسامی بازی هەست. بازیش بە تەنهایی ناکرێ، بازی بە چەند نەفەر ئەکرێ. لە مەوقعیەتی بازی و لە سیچوێشنی بازیە کە قەرار ئەگری تۆ بە ئازادی ئەگەی، وەکو چۆن مناڵ بازی ئەکات و لە کاتە بازیکردنە ئازادە. بۆیە دەقیقێ دڵی پێوە نییە لە بازی دەری بێریت. تۆ مناڵەکەت هەڵەگری ئەڕواتە ناو خیابان، لە ناو پارکێکە خەریکە لەگەڵ تۆپێکە تۆپێنەکە لەگەڵ مناڵەکانی ترا فوتباڵەکە بە گریان و بیۆتە 12 شەویش نایێتەوە، چون نەیگەرەکە بچێتە ناو مەوقعیەتە ئینقیاد. تۆ کە لە بازی دەرتەی وایتە ئینقیادە. بازی لە ناوە ئێمەی کووردا جۆرهای جۆرا و جۆری بوو و ئێوە ئەزانن کە ئینسانە کوردی لە دەرگای ماڵی یەکتری ئەدایی و بێنە دەرەوە بوو بازی. تەلەفۆنیان بۆ یەکتریە کرد، سەختیان نەکرد بۆ یەکتری لە ماڵی یەکێکا شەوانە جەم بوون لە شەوچەرەکانە بازی بکەن. ئەنوا و ئەقسامی بازی، مەسەڵەن گۆروا بازی، مەسەڵەن چوزانم ئەو بازیە قەدیمیانەی کە ئێوە ئەزانن، یا بازی هایەکە لە دەرەوە ئەکریا. هەروەها لە هەڵپەڕکەکردنی شاواسە خەڵک یەکتری دەعوەت ئەکا بە هەڵپەڕکەکردن. ئەڕوا ئێژێ بێرۆ لەبەر ئەوەی کە ئێمە هەڵپەڕین احتیاجمان بە یەکتری هەست و بێن با بە یەکۆ هەڵپەڕین. لە ناوی ئارایشی هەڵپەڕکەیشە کەس لەسەر جێگەی هەڵپەڕکەکردن شەڕ ناکا. هەر کەسێک و لە جێگەی خۆی قەرارەگرێ و پۆزیشنێک لە ناوە هەڵپەڕکە ئەگرێ. هەروە لە ناو شەڕکردنە ئینسانە کوردی ئینسانەکانی تر بانگەکا بۆ شەڕکردن. مەسەڵەن تۆ شەڕت هەست، زەنگە دەی بۆ ئامۆزات، خاڵۆزات، تایفەت، عەشیرەت، گشت کەس و کارە کۆی ئەەکەیتۆ لەبەرەوەی بانگیانەکێژن بێن بۆ شەڕ. هیچ وەخت نایەژێ شەڕ موسیبەتە، هیچ وەخت نایەژێ شەڕ وەیە، شەڕوەی شومەس، نا قاو ئەکاوە گشتی تێت بۆ شەڕ. بەس ئەم سێ ئەمرە لە ناوە ئینسانە کوردیە و یارانە کوردەوارە ئومورێکە کە کوردیەت یەک بەشە گەورەس کە کوردیەت لە هەموو ئینسانەکانی تری ئەم کورەی زەمینە جگێ ئەکاتەوە. لەگلا یەک اتفاق کەوتکە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ، وەکو چۆن ئێوە ئەڕۆنە دەرە ماڵە یەکتری سەعاتە دوینیوە ڕۆوەدەن لە دەرگای کاورایژن بێرە دەرەوە بە ئەحمە و مەحموو چوزانم عەلی هیوا ساکار دابێرە دەرەوە بابەیەکۆ بازیکەین، یا مەسەڵەن تەلەفۆن بۆ یەکتری ئەکەن با بڕۆین بۆ فڵانە جێگەوە کۆبووینەوە بازی بکەین، یا ئەڕۆنە ناوی چوزانم سەیرانگەیەک و قاو ئەکەن لە یەکتری و با بەیەکۆ هەڵپەڕین. یا ئەوەی کە گەرەکتانە شەڕێ بکەن و قاوەکەن لە خەڵکی بابێت، یارانە کوردەوار بۆ ئەم ڕاپەڕینە بانگەکات لە ئاحادە ئوممەتە کوردی بێن بەم شەڕە پەیوەست بن، گەرەکمانە شەڕکەین. و من لەم پێشەکیە ئەمڕوا بەحسەکەم بۆ فقط کوردیەت ئەتوانێ نظامە سوڵتە بخا. سەبەبی چییە؟ بۆ هیچ کەسی تر ناتوانێ، بۆ هیچ ئوممەتێکی تر ناتوانێ ئەم کارە بکە، و بۆ ئێمە ئەتوانین ئەم کارە بکەین. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ قەستی هەست مانیفێستێکی نووسراو بداتە دەرەوە.
مانیفست تەبیعەتەن من لە ئەبتداوە وتم چ شەکڵیە و باسە چی ئەکا تماشاکەن ئێوە ئێشێ بزانن مانیفست فۆرم دروستەکە هەروواکە مارکس پرۆلەتەر دروستەکە هەروواکە ماکیاوێل مردم دروست ئەکا ئەو بۆ معنaa نییە کە ئەمانە مەوجود هەن یانیەن ئەو فۆرمە دروست ئەکا ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ خەریکە فۆرمە کورد دروست ئەکا و دروستی کردەکە یعنی ضرورەتێک مەسئلەیەک اتفاقەکە فێ کە تۆ ئەم فۆرمە دروست ئەەکەی و ئەم فۆرمە مخاتەب قرارە دەی بە مانیفێستێک و ئەیبەیتە بەرۆ من بێمە سەرە سێ چوار نوکتە ئەم نکاتە لە شێوەیە مێژووی و تاریخی خۆیان مهمە پس ئێمە ئمڕۆ بەڕەسی ئەەکەین بزانین بۆ فقط کوردیەت ئەتوانێت نظامە سوڵتە لەبەین بووە بۆ فقط قەستی ئومەتی کوردی ئەتوانی با لە نظامە سوڵتە و لە بەرامبەریا بوێسێت و لەگەڵ یا شەڕ بکات بۆ ئەمە لە ناوی مردمانێکی ترانین من ابتدا وتم مردم مەفهومێکی ترە بزانن لەگرا کورد فۆرمە ئێمەس کورد ئەو فۆرمەسە وا مەبەستی ئازادی ئەکات مەبەستی ئازادی ئەکات نەمەبەستی ئازادیە قەستی ئازادی ئەکات بۆ ئەو کارە ئەکا و بۆ کورد ئەتوانێ ئەوە بکە پس من وتم مەفاهیمێ و چمکە هایە کە ئێمە بەکاری ئەوەین لەوانەیە لە فرێک لە دیبەیتەکانی تریشا بەکارمان بردوێت سەبەبی ئەوەسە کە ئەبزار و کەرەستەی زمان بۆ خاترەوەی تۆ بتوانێت لەگەڵ بەرامبەرەکە تا قسە بکەی تەنگ کریاگەسەوە مەجای ئەوەیش نییە ئێمە دانیشین دانە ئەمانە دروست بکەین مەگەر ئەوەی کە لە ڕەوەندێکا کە یاران خەریکن ئەڕۆنە بەرۆ بەرەبەرە شیفتیان بکەین مەفاهیمەکە تا ئەمانە بفەهمن مەوزوعە ئێمە چییە من ابتدان عرضکەم کە وەختێک ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ وتی کوردیەت کوردبوون و کورد مەفهومێکی ئینتزاعی و دا لەبەر خسڵەتێکە خسڵەتێک لە یاخی گەریبوون لە بەرامبەرە ئینقیادا ئەو جار کۆمەڵگای کوردی کۆمەڵگای فەرهەنگی و کولتوریە کۆمەڵگای تەبیعی نییە کۆمەڵگای وەحشی نییە کۆمەڵگایەک نییە وەکو مابەقی کۆمەڵگاکانە جەهان بەڵکو هەر لە ئیبتداوە کە کوردیەت تێ و کوردبوون تێت ئەم مەجموعە بەشەرە ئومەتە کوردیە مەجموعەیەکی فەرهەنگین ئەم مەجموعە کولتوریە دائیمەن ڕوو لە مستەقبل داهاتوو و ئایندەس یەکێک لە سەبەبانێک کە ئەنچێ کە پێی ئێژن مێژوو و ڕابردوو لە ناوە ئێمە نەنووسریاگە ئۆراڵ بووکە دەلیلی ئەوەسە کە ئێمە ئومەتێکی فەرهەنگی بووگین کە ڕوو بە پێشەوە نواڕیگمانە و قەت ئاوڕمان لە دواوە نەداگەسەوە و ئەمە تەفاوتی ئێمەستەکە میلەتە تەبیعیەکانە مردمانە تەبیعی مردمانێک کە حاڵەتە ئینسانی بە خۆیان ناگرن تا ئەکتە ئینسانی بکەن تا کردەوەی ئینسانی بکەن تا ئیرادە بکەن پس ئێمە ئێشێ بزانین کار کردە ئەم مەفاهیمە چۆنە تا بفەهمین جەهانە کوردی چه شکڵیە پێشووتر من سێ نوکتە بێژم یەک سوالە گەورە ئەمەسە بوو لەم ڕۆژهەڵاتی نێوەڕاستە فیلسوفێ نایێتە دەرەوە بۆ تایسەنات کەسە دەرەوە سوالێکی تر ئەوەسە ئایا ئێمە کەسانێک بەناوە پسپۆڕ و متەخەسس و فیلسوفمان هەس
ڕووناک بیرمان هەس نیسمان بە باوەڕێمە نەهەسمان نەمەوجودە. سوالە سەوەم ئەوەسە ئەی چۆن ئەم ئوروپایانە توانیان بە ئاڵمانیان و بە ئۆتریشیان و بە فەڕەنسەیان و بە ئینگلستانیان و توانیان فیلسوف بانە دەرەوە فەلسەفەی تەحلیلی فەلسەفەی قاڕەیی دروستکەن؟ چۆن ئەمانە توانیان؟ چۆن تۆ لەو لاوە کەسانێک وەکو حەبز و لاک و ئادام سمیت تێتە دەرۆ لەم لاوە وەکو دێکارت و ژان ژاک ڕۆسۆ و سارت تێتە دەرۆ لەو لاوە کەسانێک وەکو سپینوزا و کەسانێک وەکو شمیت و کەسانێک وەکو بنیامین و کەسانێک وەکو کانت و هێگل و مارکس تێتە دەرۆ چ اتفاقێک کەفتەگە؟ چۆنە ناگەهان لە پرۆسسێکی 300 ساڵە لە منتەقەیەکە وەکو کارگ فیلسوف هەڵەتەقێ وە تێتە دەرۆ؟ سەبەبی چییە؟ بزانن ئەوەی کە مردمە ئێمە و کەسانێک لە ناوە ئێمە بەناوە پسپۆڕ و دانشگاهی و دەرسخوێندە و ئەکادەمیسیان نەیان توانیگە لە موتون و دروسێک کە پێیان دریاگە خروجکەن بێنە دەرەوە و تەبدیل بوون بە فیلسوف. ئەمەسە خود فەلسەفیدەن، خود ئەوەی کە تۆ ببی بە ساحێوە فەلسەفەیەک ئەوەسە کە تۆ بتوانیت بۆ خۆت ئیجتیهاد بکەی، بۆ خۆت نەزەرت بوێ، ڕەئیت بوێت، دەستگاهم منتەقیت بوێت وەلەم دەستگاهم منتەقیە تۆ بتوانی پای ڕیزیە جەهانێک لە فەلسەفە وەڕوانین بکەی. بابینە سەرە ئەم داستانە کە ئەم ئوروپایانە بۆ خۆیان منتەسەب ئەکەن بە یۆنان و بە ڕۆم. ئایا یۆنان و ڕۆمێ مەوجودە یا مەوجود نییە؟ لەگرا کارە ئێمە مەوجود بوون یا مەوجود نەبوون ڕۆم و یۆنان نییە. بەڵام تۆ کە مراجعە ئەەکەی بە مەتنە فەلاسفەیە مەکتەبە یۆنانی و بعد ئوروپایەکانە متەئەخرە ئەمانە بە یەک نەتیجە ئەگەی و ئیشی یەک پرسیار بێتە سوراغەت و تا ئاغازە فەلسەفیدەن لە تۆ دەست پێ بکات کە تۆ بتوانی بفەلسەفی، کە تۆ بتوانی ڕوانگەی فیلسوفانەت بوێ. قاڵبەن مواجهەیە ئینسانە شکست خواردەگە خاوەرەمیانەی لەگەڵە متەفەکرینە غەربیە مواجهەیەکی تەحقیر بووگە. ئەمان ئەوانە بە خوداوەندەکان ئەزانن، ئەوانەی کە توانی گیانە دنیای غەربە ئیمڕۆ دروست بکەن و دنیای غەربە ئیمڕۆ لە منزەرە ئینسانێکی هاڕیایی خاوەرەمیانەی وە خوداس وا لە کێوە ئۆلەمپوسە. ئەمانە خودایانن لە هەرچیشتە، لە بچووکترین ئوموراتەوە تا عاتفیترین ئوموراتە ئینسانی تا تەکنۆلۆژی و مەسائلە مربوط بە وەسایل و کەرەستە و ژیان و تا چۆنیەتی سازمەندان و بگرە تا چۆنیەتی بەرکەرە دروستکردنە پەیوەندیە ئینسانی. ئەمانە دەخاڵەتەکەن و ئەمانە لە لووتکا لە کوێوە ئۆلەمپوسا وەکو خوداکان وێسیاکەن. ئەوەی کە ئەڕوات ئەخوێنێت لە ناو مەراکزە ئەکادمیکە دائیمەن لە دامە ئەمانە کەوتکە مهمترین شارلاتانترین کەس لە ناوە ئێمە ئەوەسە کە بێتە دەرۆ و دەقیقەن بتوانێت دێڕێ لە ئسپینوزا بێرێت و تەوانی شەرحیشی بوێت. بەڵام ئەم ئینسانە هیچ فەلسەفی دەنێشی لە خۆی نییە، ناتوانێت. لەزا تۆ ئەوێنی مۆدێ دەست پێیەکا لە ناوە کۆمەڵگای ئێمە. ئەم مۆدە چییە؟ ئەم مۆدە لەفازیکردنە بە مەفاهیم و کەلەماتە لاتین، بە ناوبردن لە ئەشخاصە متفەکرینێک غەربدانیان پێێنێ بە ناوە کەڵە بلیمەتەکانە خوای. و اتفاقێکی خراپ لە گراکەفێ، اتفاقێکی نەزۆکی غاڵب ئەوێت، نەزۆکی غاڵب ئەوێت، بێئەقلی ئەفرۆشێتەوە ئینسان نەبوون و ئەمەڵە ئینسانی نەکردن و لە ئینسان دەرهاتن تەبلیغەوێت لە ژێرە ناوەچی، لە ژێرە ناوە نخبەبوون، گەورەبوون، ڕووناکبیر بوونە. بزانن تۆ
ئێمە وەختێک ئەنوارین و مراجعەکەین بە یۆنانە باستان و پێش لە یۆنان کە پێیان ئێژن فەلاسفەیە پێش لە سوغرات مەسەڵەن تۆ ئەگەیتە هیراکیلیت بۆ خۆی نوعی فەلسفە تێرێ بەڵام هیراکیلیت خۆی لە بنەماڵەی ئەشرافە وەختێک دەسەڵاتی بنەماڵەی خۆی ئەکەوێتە خەتەر جۆرێک فەلسفە ئەکا کە دەسەڵاتە بنەماڵەی خۆی بهێڵێتەوە ئەمە نوکتەی مهمێکە کە کەسێک ئەتوانێ منویات خۆی دەرونیات خۆی مەنافع خۆی لە چوارچێوەی دەستگاهێکی فکریا بخوەنجنێ بیگونجێنێت تۆ بەم دەسە بێرە لای ئەفلاتونیش هەرواسە ئەفلاتون وارە سەروبەندێکە لە بنەماڵەیە کۆتێتە دەرەوەکەرەکی کارە سیاسی بکە حەزی بە ئەمرە سیاسیە وەگەرێکی بەشدار بێت و ئەخواتە دەورانە ئینقلابیەکان ئاتن و بعد تەماشاکە کە ئینقلابیون مشتێ زاڵمترن لە حکوومەتە قبلی و لەذا ئەفلاتون مەجالی نامێنێت و گەورەترین زەربەیە کە ئەیخوا کوشتنە سوغراتە لەذا ئەفلاتون بیر لەوە ئەکاتۆ کە بێت ئیدێ سیاسەتمەدار تربیەت بکە لە ئاکادمیە ئەفلاتون قەستی هەز مەبەستی هەز لەم فەلسفەکردنە ئەو گەرەکی شتێ دروست کات لەم فەلسفەکردنە جان ئەف کەنەدی سوخەڕانێکی بوو ئەو ڕئیس جمهوریە ئەمریکاوە تەرۆریان کرد لە جەمع ڕۆژنامەنەگارانە هەڵگەڕیاوە وتی کارل مارکس مەقالەی ئەنووسا وتاری ئەنووسا بۆ ڕۆژنامەیەک لە نیویۆرکە من ناو ڕۆژنامەکەم لەبیر نییە و ئەم ڕۆژنامە فرە چنووک و پوڵێکی کەمیەدا مەسەڵەن نێوە حساوکەن مەسەڵەن $3 بۆ هەر مەقالە بە مارکس و مارکس ژیانە مادی تەئمین نەبوو ئەو ڕۆژنامەیە فرە چنووکی کرد ئەگەر ئەو ڕۆژنامەیە بەجێی $3 $100 بدایە بە مارکس کاپیتاڵی نەئەنووسا مارکس ئەم ئینقلاب کۆمونیستیەی دروست نەئەکرد کە ئێمە سەرمایەداری تووشی ئەم موسیبەتە بکە من نەقڵ لە جان ئەف کەنەدی یەکەم ئەوەی کە وتم خەریکە داستانێ بە ئێوە ئێژێت ئەوەی کە مارکس مەترەحی ئەکات حەقیقەتە مطلق نییە مارکس مەبەستێکی هەست لە دانە ئەم تەۆریە بزانن تۆماس هابز جان لاک هەگل ماکیاوێل تەمام ئەمانەی کە لێو دوا مشتێ سالاد و زەڵات و ئەمانەی دەوری تر وەکو بۆردیۆ و دلوز و کۆنت و ئەوانەی کە ئێوە ئەوێنن ئەمانەی تر مخەلەفات و ساڵاتە کەناریانن ئەمانە کە تێن ئەفەلسەفن و فەلسەفە ئەدەنە دەرۆ ئەمانە لە ئەسڵا خەریکن ئەی گونجێنن خەریکن دەسەڵاتێ ئەگونجێنن و ئەی خونجێنن بۆ خۆیان بۆ کێ بۆ مەردمیان بۆ ئەربابیان بۆ ئەو کەسەی کە پوڵیان پێدا ئەو کەسەی نانیان ئەدات ئەو کەسەی کە ئەمانەی مەئمور کردگە کە ئەم کارە بکەن بۆی پس ئەوەی کە ئەمانە ئەیکەن دروسە لە دەروونە دەستگاهە فکریە کۆتێت بەڵام خەریکە دەسەڵاتە خۆیان تەنزیم ئەکا خەریکە دەسەڵاتە خۆیان ئەهێڵێت و خەریکە دەسەڵاتە خۆیان تعریفەکاتەوە بۆیە غاڵەبەن ئێوە ئەخۆن بەم مەسئلەکە گویا کە ئەنەهوو فڵانە کەس لە فڵانە دەورانە لەدایک بوو و تماشای کرد کە مەسەڵەن ماکیاڤێل لە ئیتالیا لەدایک بوو تماشای کرد ئیتالیا و فڕۆرانس ئەو وەختە ئیتالیا خاکێکی پەراکەندە بوو هەندێ میرنشینە بچووک بوون و ئەمانە دائیمەن لەژێرە تەهدیدە پاشای ئەسپانیا و پاشای فەڕەنسا بوون و ماکیاوێل بەم وەزعیەتە ناڕەحات بوو و ماکیاوێل بە ڕجعەتە بە دەورانە باستان و معرفەتە ڕۆم و یۆنانە قەدیم هات کە تەرح و بنیادە ئیتحاد و یەکگرتنەوەی ئیتالیا دابنێ کەواتە ماکیاوێل ئەی خونجێنێت کەواتە ماکیاوێل نوسخە ئەنووسێت بابەت شەرائیت مردمە ئیتالیا مردمێک کە
کە سەرزەمینەکەیان لێک پاش یاگە سەرزەمینەکەیان تەبدیل بە وڵاتێکی واحد نەبووگە ئەم مردمە چیرۆک و ڕەوایەتێکی واحد لە ئیتالیایی بوونیان نییە و مەکیاوەلگەرێکی ئەم کارە بکە وەکو پێغەمبەران. من نوکتەیەکی تر بێژم هەر لەم مەتنی ئیسلامیە کە فرە کەسێ حەزی پێەکە جملەیەک نەقڵەکرێ بە ناوی تەبارەکە الله و ئەحسەن الخالقین، خوا وەخۆی ئێژێ ئەحسەنت و باریکە الله وەخوام، ئەحسەنت و باریکە الله وەخوام. نازانم ئەم ئەخلاقە ئەحمەقانە لەکوێ هاتکە کە ئێمە بۆ خاتری ئەوەی نیشان بدەین کە پیاە محتەرەمێکین ئێشێ بەرامبەر بە کارێک ئەیکەین تەواضوعمان بێ و سەردا بخۆین و خۆمان باسی نەکەین. خوا بەخوایی خۆی ئێژێ تەبارەکە الله و ئەحسەن الخالقین، ئەی باریکە الله وەخوام، ئەی باریکە الله وەخوام چیم کرد؟ ئەوەی کە ئەتوانێت ئومەتێ لە ئینحیتاط دەربێرێت. تبارك الله أحسن خالقين، بارك الله وخوي، أي آفرين وخوي، چون أمي بينايجن، چون دجمن نايل يم اتفاق بكوي، چون دجمن أما دمكت أكا، چون دجمن أما تمسخر أكا وقالك بچوك بين بينيت. بس من لقرا زنجيرك ملبي إيوا كندو أو زنجيرة أو أبو مكوى معاشقة كردن تەکە هێگەلا، مەکەوە معاشقە کردن تەکە کانتا، مەکەوەرە معاشقە کردن و لێوگرتن تەکە مارکسا. ئەمانە خونجەندگیانە بۆ خۆیان. بەخت و چارەنووسیان تەکیانە یار بووگە، توانیان دەسەڵات و قودرەت و سروەتێ بەدەستفێرن و ئەبوایە بۆ ئەمە تەبار دروستکەن، ئەبوایە بەمە شکڵ بدەن بیهێڵنەوە، دەبوایە کارێ بکەن ئستقراری بکەن بڵاوەی پێ بدەن، دەبوایە جەهانی پێ بگرن، دەبوایە مەهێڵن هیچ تەهدیدێک تەهدیدیان بکات. بۆیە ئەم کاریانە کرد. لذا ئەگەر ئینسانە کوردی لە حەواشی متونە غەربیە بمێنێت و هیچ وەخت لێی دەرنایە وەکو زەلکا و واسە کە گیرە کردە ناوی دەرنایت، لەبەرەوەی هەر بەحسیەکە و ئەم جۆرێترە و ئەو بەڕاستی جۆرێتر فکرەکاتە و ئەم بەڕاستی جۆرێتر فکرەکاتە و ئەو وا بەحسەکات و یەکی پێی وایە زمان کەرەستێ و یەکی پێی وایە شناخت کەرەستێ و یەکی پێی وایە ئازادی وا لە ناوە ئەقڵا و یەکی پێی وایە ئازادی وا لە ناوە ئەنکەنچزیان نەستا و یەکێک پێی وایە کە ئازادی وا لە ناوە قەستا و خولاسە داستانێکە. وەلێ واقعیەتەکە چییە؟ واقعیەتەکە ئەوەسە کە ئیمڕۆ سیستەمێک دنیای حەپەلوش کردگە بە شەریەتی بردگەسە ناوە ئینقیاد مطلق و لەم ئینقیاد مطلقە دەر نایێت، ئیمکانی نییە بتوانێت دەربێ ئللا ئومەتە کوردی، ئللا ئومەتە کوردی ئەتوانێ ئەو کارە بکە. بەس ئەم مقدمەیە بوو ئەمەسە کە ئێمە بگەین بەم منزورەوە بە ئەم قەستە ئوسوولەن تەمامە ئەنچێ کە پێی ئێژن متون و تاریخ و بزانن. من یەک تیکە بە فارسی لە هێگل نەقڵە قەوڵەکەم. هێگل ئێژێت ئەندیشە زەمانە مینامەند. هێگل ئێژێ ئەندێشە ڕۆحی زەمانە. ئیشتە بۆ ئەندیشە ڕۆح زەمانە چۆن ئەشێ متریکەین بزانین ڕۆح زەمانە؟ ئای هێگل نوڵە، ئای هێگل وا فکرەکە کە ئەندیشە ڕۆح زەمانە. تەوەجۆکەن ئۆکەی ئەز نەزەر و هەمەیە ئەفکار و ئەحساساتی یەک زەمان روح ئەن ئاسڕا تەشکیل میدات. هێگل وا بیرەکاتەوە کە ئەحساسات و هەست و بیرۆکەکانە زەمانێک ڕۆح ئەو عەسرە و ئەو زەمانە دروستەکەن و هەر چیزی دەر تاریخ نەتیجەیە ئانەست و هەر اتفاقی کە لە تاریخا بکەوێتەوە نەتیجەیە ڕۆح زەمانە، یعنی ئەحساسەکان و تەفەکراتێکە لە ئیستەوە ممکنە.
مردان بزرگ تنها وقتی مؤثر بودند که ندانستند آلت روح زمان شدن. ئینسانە گەورەکان تەنیا زمانێک گەورە بووگن و تەسیریان کردگە کە نەیانزانیگە بووگن بە کەرەستەی ڕۆحی زەمان. نەیانزانیگە ئەگەر مرد فوق العادەی با روح زمان سازگار نباشد زایع میگردد. ئەگەر ئینسانی هەر چەندێکیش گەورە بێت لەگەڵ ڕۆحی زەمەنی خۆیان نەوێت بە بەتاڵەت ئەچێ، لە بەین ئەچێ، بە هەرز ئەچێ، چون هەنی مختصی زەمانەکەی خۆی نییە. بە کەڵکی ئەفکار و ئیحساساتی حاکم بر جەهانە ئەوڕۆ ناخوا تەسیری دەر ناکەوێ. و بهتر آن است که هرگز نمی بود و باشتر او بو که هیچ کاتی نبود. آن فرزندی که نابغه می شمارندش از پیشینیانش بزرگتر نیست. او کسی که نابغه لوانه پیشوتری خوی گورتر نیه. این پیشینیان هر کدام سنگی بر روی بنا نهاده اند و نابغه خلف این خوشبختی را دارد که آخر از همه می رسد و سنگ آخر طاق بنا را می گذارد و بنا به نام او تمام می شود. ام نابغه تیت بسر بینایەکە کە تەنیا یەک بەردیماگە تەواو بوێت ئەو شانسی هەیە کە لەو کاتەوە تێت کە تەنیا بەردەکە دابنێت و ئەو ئەڕوا و بەردە دائنێت، بەڵام تەواوکردنی بیناکە بە ناوی ئەو تەواو ئەوێت. چنین اشخاصی از افکار کلی که در زوایای وجودشان است آگاهی ندارند، ولی نیازمندی های زمان را خوب میشناسند و میدانند که دنیا مستعد قبول چه چیزی است و اوان ازانن که دنیا استعدادی هست چی قبول که، بلکه قابل اند و زمانه را کمک میکنند تا آنچه را که از مدتی پیش در رحمش رشد کرده بزاید. پس ئەمانە ئەو قابلە ئەو کەسەی کە مناڵ دەرتێرێ لە سکدایک یا یارمەتیەدا بە زاو کە بزێت و ئەو یارمەتیە زەمانە ئەدا تا ئەو شتێکەوە لە ناوی بەتنیا وانە ناوی سکیا بیزێنێت. در حقیقت هگل معتقد بود که این تاریخ است که مردان بزرگ را می سازد، نه برعکس. کەواتە هگل معتقده که تاریخ پیاوی گەورە دروست ئەکا، نه پیاوە گەورە تاریخ. هەر ئەم باسی کە من لە هگل کردم، هگل خەریکە بە تۆ ئێژێ کەسێکی وەکو هگل لە شرایطێکا کە لە ئوروپا دروست ئەوێت لە ئەواخرە قرن هەژدە بۆ ئەوایل قرن نۆزدە مەجال ئەدادانێ وەکو هگل بێتە دەرەوە، موحڵەتی پێدا. هگل زەروری ئەوێت و هگل بابەتە ئەم کارە و بابەتە ئەم خدمەتە ئەیکات دەریافت ئەکا. پس دروست هاتکە لە مۆقعی دروستێکە هاتکە. ئوروپایان توانی گیانە انقلاب علم بکەن، انقلاب هنر بکەن، انقلاب سەنعەتی بکەن، توانی گیانە استعمار بکەن، تاراژە سروەتە دنیا بکەن، کەشفیاتە جەدید بکەن و یەکسری ئەبزار پێتە دەستیان. ئیستا ئەمانە شناسنامەیان گەرەکە، ئیستا ئەمانە کەسێکیان گەرەکە ئەم شرایطە جەدیدە و ئەم سروەتە و ئەم تەغییر و تەحولاتە ئینقلابیە بخوێنجنێ، جۆرێکە لە دەستیان دەرنەچێ، جۆرێکە بتوانن کۆنترۆڵی کەن. پس لەگراتۆ ئەوێنی چون هگل پیا خاسەس و کوڕە خاسێکە و باوکی فرە محتەرەمە و تربیەتە دروستی کریاگە و شیری حەڵاڵی پێدریاگە و حەزیسی بە ئینسانیەت و ئەم قسانیە نەکردگە، بەڵکو شرایەتێک و کەسانێک سفارش ئەدەن کە ئەم کارە بکە. پس ئەوەی کە ئەمانە تحت ناوە مشت و ماڵ و مشت و مەڕە لە ڕاستایێ، ئەوەی کە ئەمانە حەقیقەتێ بەحسەکەن لە واقعا وا نییە. و تۆ ئەوێنی ئەم دنیای غەربە بەعدەن کەسانی تربیەت ئەکا لە زەن کۆکایەنە کەوە پێشە خەڵک بکەون،
ئەم دەفعە ئەمانەوە پێشە ڕووداو ئەکەون و خۆیان ڕووداو ئەخڵقێنن و تۆ ئەوێنی ئیمڕۆ هەرچی تێتە دەرەوە لە غەمزەکردن و عیشوەکردن و فعالیەتە مەدەنی و ئەقەلیەت دروستکردن کارە ئەم زانکوانەسە بۆ خاتر چی بۆ خاترەوەی حتا زیاتر بیانوەنە ناوە انقیاد بزانن ئەمانە کەشفێکی گەورەیەکەن ئەنچێک ئەمانە پێژن تەلاشە بۆ ئازاد بوون و تاتەت بە تێئۆریزەکردنە مەفهومە ئازادی خروجیەکەی بێ بە دنیای ئمڕۆ بۆ خروجیەکەی بێ بە دنیای ئمڕۆ با بزانن وەختی نظام سوڵتە بە شەکڵە دین دەرهات بە شەکڵە دین دەرهات قەیرێ قابلێ ڕۆخاندنە و ناڕۆخێت تەواو نظام سوڵتە چۆن بە شەکڵ دین دەرتێ وەختی کە تۆ ڤیرتوو بکەیتە ناوە نەهادەکانی یعنی لە قاڵبە بەشەر دەری بێریت ڤیرتوو یعنی مەردانەگی جوامێری یعنی ئەو سفاتە نیکووە کە ئەمرێک ممکن ئەکا کە ئەتوانێت ڕووبەڕووبوونەوەیەک دروست بکە تا ئەتوانێت قەستێ دروست بکە دنیای سەرمایەداری ئەم ڤیرتووە ئەم مەردانگی ئەم جوامێریە دەری هاوڕد خستێ ناوی نەهادەکانی پارلەمان بانک پزیشکی کلینیک تیمارستان خستیە ناوی نەهاد و موئەسسەکانی ئەم نەهاد و موئەسسانە فەڵاک ناتوانێ بیان خات چون ئیمکانی نیەیتر تۆ ڤیرتوویەکە خستکەسە ناوی ئەمانە و ئەمانە قابل بوگن و دین خۆیان بوگن و دین ناکەوی ماندگار بوو ناکەوێ و ئەمانە کە ئەمالە سوڵتە ئەکەن مثال لە کوردەواری داگیرکراوی لای کۆرپۆرێشنە عێراقی خەڵک بە حکوومەتی ژێ باوک تۆ ئەگەر حکوومەتە کردە باوک فەڵک نایخا چێت دیگە بەرعەلێهێ باوکە خۆی قیامکە مەگەر تۆ بێی ڕۆمانێکی بەرادەرانە کارامازۆفە کوردی بنووسی کە لەوێ کوڕ بدا لە باوکە خۆی بیکوژێت و فیۆدۆر پابلۆویچ بکوژرێت باوک کوژی دەست پێ بکە کێ ئەم کەلەمەیە کردگەسە ناو زێهنە ئینسانە کوردی کە حکوومەت باوکە خودە ئەم کەلەمە بە تەنهایی قودرەتە دەبووم بە ئەتۆمی هەست لەبەرەوەی کە خەڵک بخەسێنی حکوومەت باوکە تەوەجۆ ئەەکەی خەریکە بە قەبارەی حکوومەت یەک شەمایل دروست ئەکاوەی کاتە وجودە باوک وتەکان ناخوایت تۆ ناڕۆی بین لە ناوە گوێی باوکە تۆ باوکە نایتە بەرە شەق تۆ باوکە هەڵ نایکێشی چونە متفاقە نەکەفتگە و تۆ نهاتکی داستانەی دروستکەی وەکو براکانە کەرامەزۆف کە لەوێ کوڕەکانە فیۆدۆر پابلۆویچ متنەفرون لە فیۆدۆر پابلۆویچ و ئاخری کوڕە ناخەلەفە فیۆدۆر پابلۆویچ بیکوژێت باوک کوژی بکە وەکو چۆن لە ئەدیانە ئیبراهیمیە مێژوویان بە براکوژی دەست پێیەکە و داستانە هابیل و قابیل پس ئێمە بەم نەتیجەگەین و ئێمە بە ورتر لە مانیفێستەکە ئەمانە بەحسەکەین پێشووتریش لە هەموو دیبەیتەکانە ئێمە ئەو جەهانە کوردی ئەمانە بەحس کردگە و ئەم ڕەوەندە تاریخیەمانە بەحس کردگە ئێمە بەحسەکەین کە ئوسوولەن لەکوێ بەرەوە کوێ ئەچێ و ئەمانە چیان کردگە من بێمەوە سەر جوابە ئەم سوالە بۆ فقط کوردیەت ئەتوانێ نظامە سوڵتە بخە خیلی مهم ئەم سوالە چون فقط کوردە کە مەبەستی ئازادیە من ئەسڵ نەمگەرەکە ئیستا بڕۆمە ناوە جەهانە کوردیە کە ئێمە وتمان ئینسانە کوردی چۆن ئەبێ بە کورد وە بۆ کوردە وە بۆ واسە من ئیستەگەرەکمە هەر وەکو نگاهێکی کۆنکرێت بەحسی بکەم بۆ ئەم کارە فقط کورد دەتوانێ بیکات تا تۆ نەڕۆیتە سوار سوراغاوەی کە ئەمە فەلسەفەس و ئینتزاع و معناکردنەوە سوڕوانینە جەهانە و ئەتوانێ ڕازوێت و ئەتوانی ڕازنەوێت و من حەزی پێکەم و حەزی پێ ناکەم نە لەگرا یەک داستان مەوجودە کورد
ساحب هیچی نییە بۆیە مەبەستە ئازادی ئەکا کورد ساحب هیچی نییە بۆیە مەبەستە ئازادیەکە چون ئەگەر ساحبی شتێ وایە مەبەستی ئازادیکردنەکەی بەری پێ ئەگیریە چون ساحبی شت بوو بزانن مثال ئەدەم مثالە چکۆلە خەڵکی کوردەواری داگیرکراوی لای کۆرپۆرێشنە عێراقی کەمتر قەستی ئازادی هەست تا دانێسنەی کرماشانی تا ئینسان پیورە کوردی چون ئەمانە مەتەرسەکێ بەناوە حکوومەتە حەلیمیان هەست و ئەمە فکرەکەن داشتەیانە بۆیە دیتان ئینقلاب لەوێ دەسی پێ نەکرد لەکوێ دەسی پێ کرد لە کوردەواری داگیرکراوی لای کۆرپۆرێشنە ئێرانی و دانەی کرماشانی ئەم هاوارە کوردیەتەی کرد لەذا لەم جیهانە مۆدێڕنە و لەم جیهانە پۆست مۆدێڕنە فقط کەسانێک ئەتوانن مەبەستە ئازادی بکەن و قەستە ئازادیان بوێت کە بە مەعنا قەدیمیەکەی پیپڵە ماکیاڤێل مردمانێک بن کە هیچیان نەوێت فقط کوردە لەم جیهانە هیچی نییە نە تاریخی هەست نە فەلسەفەی هەست نە علمی هەست نە سەروەتی هەست نە شناسنامەی هۆویەتی هەست نە سەرزەمینی هەست نە ئەعتباری هەست نە جلوەی لە ئاوێنەیە دیگەریا هەست جلوەی موسبەت نێسی فقط کورد نێسی دەنا هەموو ئینسانەکانی تر هەسیان هەموو ئینسانەکانی تر ئمڕۆ لە مەردمبوون دەرهاتگن هەموو ئینسانەکانی تر ئیمڕۆ گشتیان وانە پۆزیشنە هەموو ئینسانەکانی تر ئمڕۆ مەنافعیان هەست مەوجودیەتیان هەست لەذا نەماگن ئەمە یەک دوو سەرمایەداری نێئۆلیبراڵی تەبدیلە بە دین بووگە قانون و پوڵ هەرتکیان خەریکی سوژەگین و ئەعمالە سوژەگی ئەکەن فتیشە پوڵ و فتیشە قانون خەریکەم کاراکە و بەدەنێک نەماگە ئیتر لە بەرامبەر ئەمانە بوێسێ لەگرا فقط بەدەنە ئینسانە کوردی ئەتوانێ لە بەرامبەریانە بوێسێ و کوردە کە بەدەن ماگەسۆ و کوردە کە فقط بەدەن ماگەسۆ و ئەتوانێ لە بەرامبەریانە بوێسێ پس ئەمەی کە ئەمانە کوردیان لە هەموو شتێ خست لە وجود خستیان لە خاک خستیان لە سەرزەمین خستیان لە سەروەت خستیان لە خۆشبەختی خستیان وەختی کوردیان لە هەموو شتێ خست و بە هەموو باڵێک و پەلاماریاندا کورد کە بوو بە ساحبە هیچ قەستە ئازادی ئەکا و قەستە ئازادی کورد لە بەرامبەر قەستە سوڵتەی نظامە سوڵتەی جەهانیە ئەدا لە یەکتری و ئەمە کوردە فقط ئەتوانێ با لە نظامە سوڵتەی جەهانی نە هیچ کەسی تر نە هیچ ئومەتێکی تر فقط ئومەتی کوردی ئەتوانێ لێ با بۆیە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ قاو ئەکات لە ئینسانە کوردی کە بێن و لە مەجموعەیەکی گەورەترا شەڕ بکەین بەلەشەکانمان شەڕ بکەین هەروە کە ئێمە چۆن هەڵپەڕکە ئەکەین و قاوەکەین لە یەکتری بێن بۆ هەڵپەڕکە هەروە کە چۆن ئێمە گەمە ئەکەین و قاڵەکەین لە یەکتری ئیژن بێن بۆ گەمەکردن شەرم ناکەین و بانگەکەین و هاوارەکەین و تەلەفۆن ئەکەین و سەختی ئەکەین و پەیام و پەسغامە هەنێرین خەڵکی بانگەکەین بۆ گەمەکردن هەروە کە ئێمە
کەسێ حملەمان لێ کات و گەرەکمانە شەڕ بکەین قاوەکەین لە ئامۆزاگ و خاڵۆزاگ و پوزاگ و هاوشاری و هاو مەحەلەی و کەس و کار و دۆس و ئاشنا پەنایی تێ ئەوەین بۆ شەڕکردن ئێستا بۆ شەڕی ڕزگاری لە دەرماڵە دانە بەدانەی یەکتری ئەدەین کە ئێمە لە مەجموعەیەکی متەکەسری گەورەترە تەبدیل ئەوین بە سپای ئازادی لە بەرامبەر نظامە ئینقیاد جەهانیە و ئەم مەئموریەتە و ئەم ڕساڵەتە فقط بە کورد ئەکرێت و ئەم کوردیەتە و ئەم فۆرمە ئێمە خوڵقاندگمانە و ئێرائێ ئێدەین. کوردیەت فۆرم ڕەهاییە کە قەستە ڕەهایی و ئازادی ئەکا و ئەمە ڕاپەڕینی کوردەواری سربەخۆ ئەم فۆرمەی ساخت خوڵقاندی دروستی کرد بۆ لەبەر خاتری ئەوەی زەرورەتە زەمانەیمانەوەی ئێمە پێویستیە کرد بۆ لەبەر خاتری ئێوەی ئێمە لە هەست و نەست خریاین لەبەر خاتری ئەوەی کە ئێمە پەلامار دریاین کە بسڕێین و پاک بکرێن و هەموو شتێکیان لێسەندین وەختێ هەموو شتێکیان لێسەندین قەست ئەەکەین بەدەستی بێرینەوە پس لەگرا عەمەڵە ئینسانی ئەەکەین تەواو جەهان لە ئینسان بوون دەرچووگە چون قەست ناکا چون وەختێ قەست ناکا قەستەکان نادەن لە یەکتریهی وە فعلە سیاسی نایێتە دەرەوە لەگرا فقط کوردە کە ئینسان ماکە چون جەهان مەیلی بە ئینقیادە لە حاڵەتە تەبیعیمانەوە و بەشێک لە نەزمە تەبیعەت بوون ئینسانی نییە ئینسانی ئەوەسە هەروە کە ئێمە وتمان و لە لاوەکە زەمبیل فرۆشە بەحسمان کرد بەرخەلافە تەبیعەت هەڵسیت دەرمقابڵە تەبیعەت هەڵسی و مەواجهەی ئینسانە کوردی لەگەڵ جەهانە مەواجهەی هونەرمەندانە بوو لذا ئینسانە کوردی نواری بە تەبیعەتاوتی و من فۆرمێکی تر ئەدەم بە تەبیعەت و من فۆرمێکی تر لە تەبیعەت دروست ئەەکەم هەروە کە وتم کوردیەتە کولتوری بوو مەیلە بە ئایەندەی بوو و تەنیا مەجموعە و ئومەتە فەرهەنگیە جەهان بوو کە دائیمەن ڕوو بە ئایەندە ئەڕووی و دائیمەن ئەکتە ئینسانیە کرد بۆیە تەمامە جەهان لە ئینقیادە وەلێ ئێمە لە ئینقیادا مەیلە ئازادی ئەەکەین دیسانەوە ئێمە ئەیکەین ئەو کارە پس تەمامی ئەمانەی کە ئیمڕۆ ئێوە لەم جەهانە ئەیوێنن لە ئینسان بوون دەرچووگن بەرخەلافە تەبیعەت بەرخەلافە ئەمرە عادی ڕەفتار ناکەن قانونمەندن سەعادەتمەندن حەفزی ئەکەن ئەی پارێزن ئیمتیازیان هەست وا فکرەکەنەوە لە ئینسانیەت دەرچووگن لە کاتێکە ئینسان وەختی قەیرێ تەبیعی ڕەفتار ئەکا ئینسانە بۆیە ئێمە وتمان کورد لە بەزەیە بە کوردیەت ئەکا وەختێ فۆرمەکان دروست ئەکا وەختێک ئەتوانێت بیگۆڕێت و قەستی گۆڕان ئەکا ئەوە ئەبێ بە کورد و کوردبوون بەو معناسە کەواتە ئێمە مقدمەتەن لەگرا ئیشارەی پێەکەین و ئاماژەمان پێکرد بۆ فقط کورد ئەتوانێ ئەم کارە بکە بۆ فقط کورد لە ئۆهدەی تێ هەڵمان بژارد یەک کورد دەبەستەرێکی تاریخیەوە تێک ئومەتێکی فەرهەنگیە و کولتوریە و ئەمە نەبەسریاگەسۆ بە ئایەندە بە ڕابردوو کە ملەتێکی تەبیعی بە معنایە ئەوە نیە کە ئۆرگانیک بێ ملەتێکە کە قەستە ئینسانبوونی نەکردگە ملەتانێک کە قەستە ئینسانبوونیان نەکردگە نەیان ویستگە لە قاڵەبێکا کە تەبیعەت بۆیانی دروست کردگە خروجکەن لەذا ئەوانەی کە هەڵ ئەگەڕێنەوە بە تاریخ و بە مێژوو و لە ڕابردووە زندگی ئەکەن
ئەمانە ئینسانهای تەبیعین، موجوداتە تەبیعین بوەخشن، نە ئینسان، موجوداتە تەبیعین. بەڵام ئینسانە کوردی وەکو داستانە لاوەکە زەمبیل فرۆش. لاوەکە زەمبیل فرۆش مەحیەدین وەختێ کوڕە میر بوو، وەختێ دائیمەن لە ڕاو بوو، وەختێ دائیمەن لە خۆشی و سەرمەستی و خەیاڵا بوو، ئینسان نەبوو. لە مەواجهەتەکە جاودانەگیە مەحیەدین بووە لاوەکە زەمبیل فرۆش. پەس لەگەڵ ئازادیە وەچوو بۆ ناوە ئازادی، وەچوو فۆرم دروستکە لە مقابڵە ئێرادەی تەبیعەت کە مەیلی بە ئینقیادە و جەبرە، و ئێرادەی خودایان کە جەبرە و ئینقیادە وێسیە. ئێرادەیدا لە ئێرادەیان ئەو قەستی کردو، مەبەست ئازادی کردو و دای لە ئێرادەیان و تەسلیم نەبوو. ئەمەسە کە ئینسان دروستەکە. لاوەکە زەمبیل فرۆش وەختی قەستی کرد کە ئازادوێت، ئەکتی ئینسانی کرد، بوو بە کورد، وەچوو کارکە، جامعە دروستکە. ئێمە ئاماژەمان بەمە کرد. پس ئەوەی کە تۆ ئەوێنیت ئەمانە بەجعلە تاریخ بۆ خۆیان ئەڕۆنەوە ناوە دڵە تاریخ و تێنۆ، ڕجعەتە ئێمە بۆ داستانێکی ترە. ڕجعەتە ئێمە و ڕوانینە بە خۆمان بۆ ئەوەسە بزانین لەکوێ ئەم ئومەتە فەرهەنگیە لە مقابڵە لە تایف الحیە لە دنیای سەرمایە. دینە سەرمایە، دینە پوڵ، دینە قانوناکەمی هاورد. چۆنە تەمامە ئومەتەکانە دنیا و ئینسانەکانە دنیا تەسلیم بوون و لە ئینسانیەت دەرهاتن، فقط ئومەتی کوردیە کە لە ئینسانیەت دەرنهاتکە، و فقط ئومەتی کوردیە کە بەرخەلاف عادەتە ئەمانە ئەچێت، بەرخەلاف نەزمە ئەمانە ئەچێت و تەزاد دروست ئەکا و ئەدا لە قەستیان و لە قەستیانە شەڕ دروست ئەکا و بەلاشە شەڕە خۆمانەکەین تا ئەم دەقیقە هیچ شەڕێک شەڕە کوردی نەوگە. لەم ئایندە کڕاپڕین و کوردەوارە سەربەخۆ شەڕ دروستەکە. ئەوە شەڕە واقعی ئینسانە کوردیە کە ها بە شوێنە کوردیەت و لە کوردیەتە ئینسانە کوردی شەڕەکات، نە شەڕە خەڵکی بکە، نە بۆ خەڵکی شەڕ بکە، نە بۆ ئیدەیە خەڵکی شەڕ بکە، نە بۆ کوردیەتەکەی شەڕەکە. و کوردیەتەکەیە کە بەلاشە ئەدا لە نظامە سوڵتەیە جیهانی. لایەوە خۆش.